عەتبانی کوڕی مالیک کابرایەکی کوێرە نابینایە ئەڵێی پێغەمبەری خوا بارانە بێت و لافاو هەڵەکات و تاریکی شەو میژ ناتوانم بێم بۆ نوێژ لە ماڵەکەما لە شوێنێکان نوێژ بکە بۆی کە بیکەم بە موسڵا و بە مزگەوت پێغەمبەری خوا ساسان فەرمێ حەزەکەی لە کوێ نوێژ بکەم فەرمێ حەزەکەم ئەلەوانەیە نوێژ بکەی شوێنەکەش بۆ پێغەمبەری خوا دیاریەکە هەندەسەکەی خۆیەتی مهندسەکەی خۆیەتی پێغەمبەری خوا نوێژی تیاکا و ئیکا بە موسڵا دوای پێغەمبەری خوا چونکە حەزەکە شوێن پێکانی شوێن سوزدەکانی لە شوێن پێ و سوزدەی پێغەمبەری خوایە بێ صلی الله علیه وسلم ئەمە بۆ بە خەمی ئێمە تا ئێستاکەنە مهندسەکانمان هەتا ئێستاکەنە حسابی ئەمەیان کردووە حەقە لەمە دووە ئەگەر ماڵمان دروست کرد شوێنێکمان هەبێ پێی بوتێ شوێنی نوێژ هیچ شوێن ناگرێت دڵنیاتانە